بینەرانی قدرگرانی کوردستان 24 کاتتان باش. ڕۆژی 7 ئۆکتۆبەری ساڵی پار بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان پرۆژەی ڕووناچی ڕاگەیاند کە ئامانج لێی دابینکردنی کارەبای 24 کاتژمێری بوو سەرەتا لە شاری هەولێر دواتر بۆ سەرجەم هەرێمی کوردستان. ئەم شەو لە پرۆگرامی بۆ هەمووان با ئامادەبوونی بەڕێز ئومێد ئەحمەد بەڕێوەبەری گشتی کۆنتترۆلی کارەبای هەرێمی کوردستان و هەروەها ژمارەیەک لەو هاو نیشتیمانیانەی کە لە گەڕەکەکانی هەولێر نیشتەجێن کە ئێستا خۆشبەختانە کارەبای 24 کاتژمێریان هەیە. هەموو لایەکتان زۆر بەخێر بێن، بەخێرهاتن سەرچاوان. کاگومێ دەکسەر با لەوە دەست پێ بکەین بزانین با بەراورد لەگەڵ ڕابردووەم پرۆژەیە سوودی چی دەبێت بۆ هاو نیشتیمانیان. زۆر سپاس بۆیەوە، سپاس بۆ بینەران سپاس بۆ جەناب و بەخێرات نییەم میوانە بە ڕێزانەکەن لە بۆنەیەشی گرنگە ئەمڕۆ ئێمە لێرە دانیشتوین. یەکێک لە گەڕەکە خۆشەویستەکانی شاری هەولێریش ئۆکۆڵێ چووە ناو پرۆژەی ڕووناچیەوە بە ئەوەی کە کارەبای 24 کاتژمێری و بەردەوامیان هەبێ بە هیوایەوەی کەوا لەو ماوەی کە داری کراوە ئەم بە پێ و پلانەی کە حکوومەت و وەزارەتی کارەبا هەیەتی ڕۆژێک دانیشین هەر لەگەڵ جەنابتانە و لەگەڵ کەناڵەکانی ڕاگەیاندن ئەوە ڕابگەێنن کە لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئەم پرۆژەیە کارەبای 24 کاتژمێری بۆ هەمووان دابینەکە. ئێستا لەو کاتێکە جەنابەت میوانی منی لەم بەرنامەیە قسە دەکەین یان گفتوگۆ دەکەین پێماوێ لە شاری هەولێر گەیشتۆتە 13 گەڕەک وایە. ئێستا دەست بەکارن بۆەوەی زیێدەتر بێ یان با بڵین لەم 13 گەڕەکە هیچ کێشەیەک هیچ ئارێشەیەک هاتوتە بەردەمەم پرۆژەیە؟ نەخێر نیسبەتەن بە ئەو ئاسەنگانەی کە هەن لای جەنابتان ڕوونەکە تا ئێستش لەگەڵا بێ قەیرانی دارایی نەبوونی بوو جێی پێویست لە بەردەستی حکوومەت و وەزارەتی کارەبا، بەڵام هەنگاوەکان نەوەساون لەبەرەوەی کە لە ڕاستی ئەم پرۆژەیە پرۆژەیەکی استراتیژی گرنگە و ئەمە ڕێگە ڕاستەکەیە بۆ ئەوەی کە کارەبا و خزمەتگوزاری کارەبا بێتە 24 کاتژمێر کە ئامانج لەم پرۆژەیە بەکارهێنانی کارەبایە ڕێگە ڕاستی دروستەکەی و ئامانجی سەرەکی لێ کۆنتترۆلی خواستە. ئۆکێ، دەتوانین بڵێن خەونی 33 ساڵی ڕابردوو خەمی 33 ساڵی ڕابردوو لەم نیشتیمانە ئیدی بەدی دێت ڕۆژێکدا بە ئیدی کارەبا نەبینین کوژێتەوە؟ بەڵێ بە دڵنیایی هۆی هەر پلانەکە ئەوەیە. ئێستا لە با بڵێن ئێمە لە سەرەتای مانجی حوتی ساڵی پار یەکەم هەنگاوی عەمەلی دەستی پێکرد تایبەت بە پرۆژە ڕووناچی. بێگومان لە ڕابردووە بازاڕی لەنگە و هەندێک لە شوێنەکانی هەولێر و لە سلێمانی بازاڕی عەلوە و لە هەولێر بازاڕی ناو بازار و هەندێک یەکەی نیشتەجێ بوون و قەزای ئاکرێ ئەمانە لە ڕابردووە ئامێدی سەرەتا بوو. بەڵام پرۆژەی ڕووناچی دابەزیە خوارەوە بۆ گەڕەکەکان بۆ هاو نیشتیمانیان بۆ ئەوەی کە بە فعلی ئەم پرۆژەیە هەنگاوی جدی بنێ و ئاستەنگەکان ببینێ و چارەسەری خێرا و گونجاو بۆ ئاستەنگەکان دۆزێتەوە. دوای ئەوە کە لە هەموو شتە دڵنیا بووینەوە و کاتە ئەتوانین ئەو ناوچەیە داخڵی پرۆژەی ڕووناچی بکەین و کارەبای 24 کاتژمێری بۆ دابین بکەین. زۆر چاکە. من ئێستا بۆ پێی سەرجەم چین و توێژەکان لێرە ئامادەن لە پرۆگرامەکەی من دیارە لە ماوەی ڕابردوو لە چەند ڕۆژی ڕابردوویان لەگەڵ دەستپێکی ئەم پرۆژەیە هەندێک وردە گلەیش کەوتۆتە نێو بواری میدیا و سۆشیال میدیا باز لەوە دەکەن کە کرێی کارەباکە گرانترە. بەهەرحاڵ من ئەمێ ڕاستەوخۆ هاو نیشتیمانیان ئەوانەی کە ئێستا سودمەندن لەم پرۆژەیە گفتوگۆ بکەن پرسیارێکتان هەیە لە کارەبا لە حکوومەت فەرموون. مامەدێمە لای جەنابیش سەرچاو فەرموو. زۆر سپاس بۆ کەناڵی 24 و بۆ بەڕێستان و بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە جوانەی ئەم شەو بتوانین لە خزمەتی کاگومێت تا توێ و پرسی کارەبای 24 کاتژمێری بکەین پرۆژەی ڕووناچی. حەقیقەتەن جێی دڵخۆشیە و جێی دەستخۆشیە ڕووناکردنەوەی هەولێر و گەشاندنەوەی کارەبا لە هەولێر. ئێمە وەکو هاوڵاتی دەمێک بوو چاوەڕێی ئەو پرۆژەیەمان دەکرد، ئەوە واقعە. بەڵام
ڕووی قسەکانم لە کاگومێدا ئێمە هەم وەکو شیکردنەوەیەک و هەم وەکو پرسیارێک لە بەڕێستانی بکەم ئێمە وەکو هاوڵاتی ئەگەر دەوەحدە سەرف بکەین بە 6 دینار بەڵام کە بۆ 11 وەحدە بۆ دەوەحدەکەی دیشمان لەسەر گرانتر حساب دەکەن تێم دەگەی چۆنە یعنی لەو ڕێژەیە کە دانراوە لەو ڕۆژێ حساب بکەن دەزانی چۆنە مەسەلا ئەگەر دەوەحدە وەحدەی بە 6 دیناربی ئەمن 11 وەحدەم سەرف کرد نرخی 11مین وەحدە هەغوایە ئەگەر بۆ بە 65 دینار لە 11مین وەحدە ڕاگرانی بکەن نەک ئەوەی لە یەک وەحدە هەتا دە وەحدە هەموم لەسەر گران بکەن وازحا پەیامەکەم ئینشاڵڵا گەیشتبی و داواز دەکەم لە بەڕێستان لەسەر کەرتی تایبەت کارەبا لە ماڵەکان هەرزانتر کەن بۆ کەرتی تایبەت بتوانی خزمەتێکی زیاتر بە وڵات و بە شارەکەمان دەستخۆش بە چێدی قسێ ئەو مامەجان ماکەی بێنێتخوا بەخێراتنی کەناری ویستارەکەین بەڕاستی زۆر چاوەڕام بووین یعنی لەو بەرنامەیە کە کارەباتان باشە کارەبای مامە ڕزگارینە 24 ساعتێکە کە هاتیە ئەو ڕێکی ئەلمانیام داهاتە بەرچاوی تقریبا نیو دقەک بڕاو هاتەوە یعنی زۆر کەیفم هات نیو دقە بڕا شتۆکەی کەمێک بڕاو هاتەوە یعنی پێم سیر بوو ئەمن سەرۆک سندیکای کرێکارانی نەوت و کارەبای هەولێرم 2500 مۆلیدەی مەدەنیمان هەبوو 1800 لە ناو شاری بوو 700 دەوروبەر بوو بەڕاستی ئەوانە خزمەتێکی باشیان کرد لەو کاتێک کە پێویست بوو هاوکاری حکوومەت بنەر چەندە بە پارەی خۆیان بوو بەس المهم وەزعەکەیان هەتا ئەو ڕۆینە ئەمە لەو کابینەیە گەلک مستەفید بووینە لە زۆر تشتی بە تایبەتی ئەوەی ئێستان پاشی 30 قسوور سار ئەمە ئینتزارمان دەکرد ئەو ڕواگەیشتی ناو کارەبایە ئەو کارەبایە لۆیە ئەوێ ڕۆژێ لە شادی یەکە جیرانیەکەن 245,000 هاتۆ 45,000 هاتۆ ئێوە تو کە دەست پێوە نەگری وەکی پێشای جوزەرت فول پێکردێ 24 ساعت وڵات دێتەوە دەبێ ئەمە مەمنون بین بەوەی ئەوزاهەیە لە خولێرەوە جوزەرەکە دەکاتە غاز دەکاتە نەوعەچیدی بە ئاگای لێ بمیم کارەبایەکی جوانی هەبی 24 ساعت ئەو ژینگە و تشتەخاوی نەمان هەبی وەڵی وەزعەکە گۆڕایە بەو هەژنۆ دەگەڕەکەی خۆمە دەی بزانین ماوەستا پێشتری ئەمە چەند گەڕک بوو ئەف گەڕک بوو زمانی مەقەدیم ساری نایەتی شێستەکان و ئەفتا ئێستا 110 گەڕەکت هەیە کاکە کارەبا بە حکوومەتی ئەمریکاش با بە خودای هەتا ئێستا هەر پێدابین نەدەبوو بۆ دەستیان خۆش تازە هێردیەتی دەگەنە وەزعی ئەمە زۆر یعنی مەمنونین زۆر دڵخۆشین بەو کارەبای یەک بە یەک دێم وەلای جەنابتان با کاگومێت دەرفەتی بدەمێ وەڵامی ئەو برادەرەی بداتەوە بۆ پرسیارەکەی کاکە لە دە وەحدە زیاتر بۆ گرانتر بێ بەڵێ خۆی تا ئێستا لایەنی نرخ لەژێ دراسایە ئەو هاوڕیانی ئێمە لە حکوومەت لە ئەنجومان لە وەزارەتی کارەبا سەرقاڵیەوەن کە هێشتا مۆزۆعی نرخ لەژێر دراسایە لە بەرچی لەبەرەوەی کە ئێمە ئەبێ قۆناغێکی تازە دەست پێ بکەین ئەویش ئەوەیە کە بە پێی خەرجیەکان بە پێی ئەو خەرجانی کە وەزارەتی کارەبا هەیەی کار لەسەر بکەین نرخ دیاری بکەین بەڕاستیە جەنابتان نەزانن کە باسم کرد لە سەرەتاوەکە بە لە قەیرانان یان بە لە ساڵی 2020ەوە کۆتایی 2020 و ئەتوانین بڵێن ناوەڕاستی 2020ش بە دیاریکاری 2020ەوە وەزارەتی دارایی هیچ بەڕەپارەیەکی نەداوە بە وەزارەتی کارەبا خەرجەکانی وەزارەتی کارەبا تەنیا لە یەک مانگە لەسەر و 120 ملیۆن دۆلارەوە بووە دەمە پارەی لە کوێ بێنین لە کاتێکە وەزارەتی کارەبا و حکوومەتی هەرێ مڕاعاتی هاوبەشانی کارەبای کردو بە تایبەتی هاوبەشی ماڵان کە بە بۆنەی قەیرانی دارایی و گرفتی موچە و ئەو شتانەوە بەڕاستی زۆرێک لە هاوبەشان پارەی کارەبایانەکو پێویست دەداوە کراوە بە قیست لێ خۆشببوون هەبووە هەموو ڕێگاکانی هاوکاری و کار ئاسانی بۆ هاوبەشانی کارەبا کراوە کەواتە ئەو پارەی کە وەزارەتی کارەبا خەرجی کردووە نیوەی ناڕەبعیشی نەگەڕاوەتەوە بۆی تاوەکو بەردەوامی بدا بۆ خزمەت گوزاریە بۆیە هەمیشە وەزارەتی کارەبا لە ژێر گلەیی و گازندەی هاوبەشەکانیان ماوەتەوە خۆی لە ڕاستیاوە نەبووە کە وەزارەتی کارەبا کار ناکە یا دڵسۆزی نییە یا حکوومەت پەرۆشی ئەوە نییە کام خزمەت گوزاریە گرنگە کاشێتە هەموو کایەکانی ژانە چارەسەریکە بابەتەکە بابەتی توانای با بڵێن دارایی بووە و نەبوونی بوجێ پێویست بووە
لەسەرم بنەمایە ئێمە ئەم نرخەدانین و بەدڵنیایی بۆ ئەوەی کە هەموو ئەرکەکە نەکەوێتە سەر هاوبەشانی کارەبا و هاونیشتیمانیان حکوومەت ئێستا لە دراس هەیە بۆی کە خەرجەکان کەم بکاتەوە. ئەگە خەرجی کەم کردەوە بەدڵنیایی ئەو کاتە پێدانی کارەباکەش بە هاوبەشان بە نرخێکی کەمترە بێ. ئێمە لە هەردوو لاکە کارمان کردووە. کاگومێت لێرە پرسیارێک دەدە پێشێ بەکارهێنانی کارەبا بە شێوەی پۆست پیت دەتانەوێت ینی وای لێ بکەن کە هاونیشتیمانی هاوڵاتی کاتێک کارەبا بەکاردێنێ وەک تا ئەوەی کە پێویستی پێێتی دەتانێت ئەوە لە بەرابەر ئەوە پارەکەی لێوەرگرن ینی بۆ نمونە ئێستا لەو ژوورە ئەچێتە ژوورەکەی کە ئیشی بۆ ژوورە نەما کارەباکە بکوژێنێتەوە یعنی حەسەب خەرجی وایە چەند مەصرف دەکا لە بەرامبەر ئەوە پارەی لێوەرگرن ینی پۆست پیت بەڵێ خۆی ئێستا ئەم پرۆژێ ڕووناکی پۆست پیدا و هەر ئامانجی لەم پرۆژەیە بابەتەکە بابەتی کۆکردنەوەی با بڵێن داهاتی کارەبا بۆ خەرجی و بەڕێوەبردننی سیستمی کارەبا زیاتر لەوە کۆنتترۆلی خواستە ینی کەمکردنەوەی خەرجەکانە خەرجەکانیش ئەگەر حکوومەتی هەرێن بۆ نمونە میزانەیەشی هەبێ هاوڕێیان ئەم میزانەیە ئەگەر زۆربەی بۆ وەزارەتی کارەبا بڕوا ئەی وەزارەتی ئاوادانکردنەوە ئەی وەزارەتی پەروەردە ئەی خوێندنی باڵا ئەی وەزارەتەکانی تر بۆیە ئەبێت تۆ لە تەواوی خەرجەکان کار بکەی بۆ کە خەرجەکان داگری و لە بەرامبەریشا بەدڵنیایی کە تۆ خەرجی تێچوونی کارەباکەم بۆەوە بەدڵنیایی نرخی فرۆشتنی کارەباوە نرخی گەاندنی خزمەتگوزاری کارەبا بە هاوبەشان ئەوەش بۆ هاوڵاتیان ڕوون بکەیتەوە پۆستپەید و پریپەید جیاوازەکەی لە چییە؟ جیاوازەکەی بەس لە تەنیاوەیە ئەو لە پێشەوە پارەکەی دەی بە شێوەی کارتە و خۆت داغڵەکەیت و بەکارێنی پۆستپەید هەروکو جارانە لە کۆتایی مانگەکەیە ئەو پسوڵەکەت بۆ دێتەوە دەزانی کە چەند کارەبات بەکارهێناوە زۆر چاکە ئێستا سەردەمی تەکنەلۆژیایە بیرتان لەوە نەکردوێتەوە چکە لە هەندێک پرۆژە نیشتێ جێبەکان هەیە ئەپلیکیشنێکی تایبەت هەیە کارەبا خۆی کارەبا پڕ دەکاتەوە وەکو کارتێک پڕی دەکاتەوە مەسرەوی دەکات لە ڕێی ئەپلیکیشنەکە ئەزانێ چەندێ وەحدەی تیاماوە بیرتانەوە کردوێتەوە بۆم پرۆژەیە پرسیارێکی بەجێیە ئێمە لە کاتی خۆیان کە باسی پێوەری زیرەکمان دەکرد ئەمان پێوەری زیرە کۆمەڵی خستەتی تەکنیکی هەیە ئەوە ئێستا ئەو ڕۆژەیە کە ئێمە توانین لە ئایندەیە سوود لە هەموو توانە تەکنیکەکانی ئەو پێوەرە وەرگرینی کێلەوانە ئەوەی جەنابدا توانین سنوورداری پێ بکەین نەتوانین پسوڵی پێڕێخین خوێنەوەکان دروستە بێ نە هاوبەشانی کارەبا و نە حکوومەت با بڵێ مەخدوور دەبن هەموو شتەکان بە دروستی ئەڕوا کۆمەڵی خستەتی تریشی هەیە بۆ ئایندە کەشفەبێکە ئێسەوە خەریکی ئەو کارین بابەتی ئەوەی کە ئەو سییانانی کە کاری چاکردنەوەی گرفتە تەکنیکەکانی تۆڕی کارەباکەن و 24 کاتژمێر لە خزمەتی هاوبەشانان ئەگەر بە نمونە لێرە لەم گەڕەکە گرفتێ دروست بێ فیدرێک مەسەن بۆ نمونە درێژەکەی چەند کیلۆمەترێکە ئەو سیستمە لە پێوەریزیەکە GPS پێوەیە و توانێت ئەو شوێنەی کە گرفتەکەی تێدایە ڕاستەخۆیدا بە هاوکارانمان لە چاکسازی لە چاکسازیەکانی بەڕێوەتی دابشکردنەکان ڕاستەوخۆ دەگەنە شوێنی گرفتەکە کات بە کەمترین کات خزمەتگوزاری کارەبا دەستخۆش دەرفەت بین هاونیشتمانان ئەتۆ دەستت بڵند کردخوا فەرموو پێشەشی بە خێراتنی ئوستاز دەکەم زۆر سوپاس دەکەم لەو زۆر سوپاس من کارزان لقمان نیشتە جێ جادە ئەلبانیشم ئەوها بە ناوانگەەوە دەرێ ڕزگاری زۆر کەس نازان دەرێت جادە ئەلبان دیارە دەستخۆشی لێ دەکەم زۆر سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ ڕۆناچی شاری هەولێر ئەمە دوو پرسیارمانەیە یان ئۆتە دوعاتان لێ بکەین یان دوعاتان لۆ بکەین دوعاتان لێ بکەین یان دوعاتان لۆ بکەین دوعاتان بۆ بکەن یان لێتان بکەن مەقسەدی ئەوە پرسیارەکەمان شەڕعیە دەزانی کووە کەمترین نرخمان بۆ دانێمە هاوڵاتینە هەر کەس بە ئیشی خۆی کابراایەک مۆزەف معاش هەیە نییە دیار نییە کارمەند دەکا لە جێیەکی ئیش دەکە ڕۆژە بە 20,000 مانجە دەکا 600,000 کاروای لێ هاتەوە ملیۆنە 400 سە قەردار دەبێتەوە لێ پرسم ئێستا بۆ تازە پێش بەرنامەکە هەندێک لەو هاونیشتوانە باسیانەوە کرد ملیۆنێک و 50,000 بۆ 5 مانگاتەوە ئەوەش دەکەمە پرسیار زۆر سوپاسان دەکەم دەستخۆشی لێ دەکەم بە نسبەت سەرۆکی حکوومەت زۆر دەستخۆشی لێ دەکەم زۆر سوپاسیان دەکەم بە تایبەتی کارەبایەکەتان یەک ئەوەشتانە بێ ڕقەمیشتانەبی 24 کاتژمێری
تەلەفۆنمان جواب دەنەوە بەڵێ ژمارەی پەیوەندی کارمەندەکان جوان ئێمە دوو مشکلەمانە ئێستا لە زادێوان یەک بەخۆم بە نسبەت دوکانی بەعاز دەکەم 4 دوکان لەسەر یەک سرکێتیە 4 دوکان لەسەر یەک سرکێتیە جێلیان 4 دوکان لەسەر یەک سرکێتیە تەلەفۆن دەکەین دێنێ دایری جوابمان نادەنەوە سەکەم جوانە هیوادارم دەست خۆش زۆر زۆر سوپاسان دەکەم دەست خۆشی یەک لە کارمەندەکانتان دەکەم ئەوی مادیبوونیان کردیا لە یەکەم کەس پێش دەکە هەتا مدی هەتا مادەست هەمویان زۆر زۆر سوپاسیان ئەو دەکەم خاتونەی ئەو خاتونە تاقانەوان ئەو شۆلێرە خاتون بەخێر بێی داجان بەخێر پێشەچی بەخێراتنی کەنال 24 دەکەم ئەتیش بەخێرێ. دەستخۆشیتان لێ دەکەم دەستخۆشی لەسەرەوەی حکوومەت دەکەم برا گەورە بژیت. ئەمە هیچ عیبمان نییە کارەبایەکە هەولێر ئەمین و ئەمانەتە ملت و حکومت دەبی تەواوکەری یەکتری بن کە حکومت شەک لە بۆ من دەکا ئەمن دەبی یارمەتی بن. کارەبات ئێستا تو بەرێ ئەت کارەبات ئێستا 24 ساعت کارەبام هەیە ئەوە تقریبا لۆ 15 ڕۆژ دەستی هیچ هیچ نەکوژایتەوە؟ عیبم نییە ئیسراحاتم کردیا بڕوا بکە ئەو مانگای ڕەت بوو پارەی مۆلیدەم 170,000 دایە خۆ بارەون دەبێ باقی سشکە زیاد بێ میمەیە من ئیسراحاتم کرد هەر مۆلیدا بچم فیز لێ دەمەوە ئیسراحاتم کرد دەکوژاوە ئیسراحاتم دەکرد ئاو نەبوو ئێستا ئیسراحاتمان کردێ لە سەری حکوومەتی هەرێمی کوردستان دەستخۆشیتان لێ دەکەم ئەمن بە شخص خۆم هیچ گازان دەکەم لێنێ دەستخۆشیتان لێ دەکەم دەستخۆش سپاستان دەکەم بەخێر سپاستان دەکەم کاگومێ دێم وڵای ژنابەت ئەو وڵاتێ بەڕێزە باسی لەوە کرد کە نرخی کارەبا لە هەندێک شوێنان گران دێتەوە ئاماژەم پێدا پێش بەرنامەکەش هەندێک لەو بەڕێزانە باسییانەوە کرد کارەبا هاتوۆ بۆ ماڵانی 5 مانگ ملیۆنێک و 50 ملیۆنێک و 100,000 ئەو گلێش کراوە پێشتریش لە بەرنامەکە پێم وتی بۆ ئەو گلێ هەیە هەندێک ماڵ 100,000 بۆێتەوە هەندێک 145 بۆێتەوە ئەو جیاوازێ بۆ جیاوازیەکە بەس بەکارهێنانی کارەبایە و بێ لێرە بەدووە ئێمە ئەم پرۆژەیەکی نیشتیمانیە دا حاجی قسێکی جوانی کرێ بێ هاو نیشتیمانیان خۆیان کارەبا وزەیە و وزەش بە سەرەتی خۆیان بزانن کاتێکە ئەو کارەبایە بە شێوەیەشی دروست بەکارێنی جگەل لەوەی کە تۆ بەرگری و پارەی خۆت با بڵین دەست پێوە دەگری هاوکات ئەو وزەیە گەڕێتەوە ئەچێتە شوێنێکی تر کە خزمەتەکە باو هاو نیشتیمانیانەی تر لە هەر شوێنێک بن لە بازرگانی بێ لە دوکان و بازارەکان بن لە گەڕک و لە کوچە کۆڵانەکان بن لە دام و دەستگاکانی حکوومەت بن لە کارگە و شوێنەکانی بەرەمهێنان بن لە هەر شوێنێ بن دوجارە موزەیە ئەگەڕێتەوە بۆ ئەوان و خزمەتی ئەوانەکە شتێکی زۆر بەرژەوەندی گشتیەوە مام حاجی قسێکی کرد من زۆر سپاسی ئەو قسەیە یەکەم کەەوە بەڕاستی جەنابیان بە ئەزمون پێگەیشتون کە باسی ئەو ویستی باسی گەشەی لۆتکە کاتێککە ئەم شارە چەند گەڕەکێ بووە جەنابیان کاتە گەنج بوون ئێستا باسی مەسەن بۆ منە ژماری دانیشتوان و ئەو گەشەی کە گەشە خێرایی کە لە هەرێمی کوردستانە لە بابەتی بەڵێ لە بابەتی وزە هەموو پێداویستەکانی تر کە بوو با بڵێن گەشەکردنەکانی در کە ئەڕۆن لەگەڵیا بەبێ وزە نابێت بەتاکی ممکن نییە هیچ هەنگاوێک هەبێ لە گەشەکردنی ئابووری و لە گەشەکردنی کۆمەڵایەتی بەبێ وزە بەبێ وزە ناتوانێت با بڵێن ئەم گەشەکردنە بڕوە بۆیە کەواتە پێداویستی بۆ وزە و وزەی کارەبا کە گرنگترین جۆری ئەو وزەیە کە ئەچێتە هەموو کایەکانی ژیانەوە ئەم گەشە خێرایە ئەگەر کۆنتترۆلی نەکەی بە شێوە زانستیە ئابوووریە دروستەکەی بەکارینێنی بە تعبیرەکەی مام حاجی کە من زۆرجار بەکارێنە بەڵام حکوومەتێکی زۆر بەهێز کە مەسەن دەوڵەتێکی بەهێز بێ و اقتصادیشی بەهێز بێ بشتوانە دابینی کە بەڵام لە ڕووی ئابووریەوە زەرر دەکا و زیانی گەورەیە لەلایەکی ترەوە چۆن ئێمە لە بۆنلەکانە ئەمان و ئەم هەموو دوو کەڵوشتەکە ئەچێتە ئەمژێنەوە هەمە هاوشێوەی ئەمە ئەو وێزگەکانی بەرەمهێنانی ئێمەش خۆ هەر سوتەمەنی ئەسووتێن وەشتنە ناو ژینگەوە بۆیە بێ ئێمە ئەو بەرهەمە بە شێوەیەکی وا بێ کە وکۆڵێ پێداویستەکانی بەکارهێنان زیاتر نەبێ نەکەتەنیا لە بەلایەنە ئابوووریەکەی بەڵکو لە بەلایەن پرسیارێکێتە پێش لەم پرۆژەیە چەندە کارەبای گشتی گەڕێنراوەتەوە چونکو پێشتر وەک گوتمان دوای کشانی شارەکان و ناوچەکان کارەبا زۆر ڕوویوە ئێستا ئەم پرۆژەیە کارەبای گەڕانێتەوە کارەبای گشتی
ئەم پرۆژەیە لەبەرەوەی کە بەسە بۆ نمونە بە ئاوا شیکەمەوە بۆ جەنابت و بۆ بینەران و بۆ میوانە بەڕێزەکانی کە خۆیان ئێستا لەم گەڕەکەیە با بڵێن کارەبای بچوە کاشبێریان هەیە. ئەگەر ئێستا ئێمە پرسیار لە کۆنتترۆڵی هەولێر بکەین بڵێن ئەم فیدەرە لۆدی چەند بووە کاتێککە گەڕاوەتەوە فیدەرەکە کاتێککە بیشوا کاژنەری نەبووە بۆ نمونە 6 ساعت 7 ساعت کارەبایان هەبووە هەچی پێداویستەکانیان هەیە جەناب دەتوانانی سەلیان پرسی لەو 7 ساعتە هەڵیان کردووە بەکارهێناوە بۆیە بەرزترین لۆد لەو کاتا بووە ئێستا ئەم بەرزترینە نەماوە ئێستا جێگیر بووە ئەم جێگیری واتای قوڵی هەیە لەلایەنی با بڵێن گرفتی تەکنیشی بۆ تۆڕەکە نەسووتانی مەحەویلە و بشرانی خزمەت گوزاریەکە و هەموو شتەکانی تر کە ساڵانە ئەمە خەرجێکی زۆر بە حکوومەت دەگەڕێتەوە و ئەو بشرانە بێزارکەرەش نامێنێ بۆ هاوبەشانی کارەبا کە خزمەت گوزاریەکان بە شێوەیەکی بەردەوام پێگە بۆیە بەڵێ ئەتوانین ئێمە بڵێن ماگزیمەم لۆد واتە بەرزترین لۆدی داگرتووە و بەڵام بەکارێنانی کارەبا لە بشوار کاتژمێرە کاتێ ئەمە بشوار کاتژمێریان هەیە ئەگەر ئەم کارەبایە وەکوتم بە شێوە ڕاستی دروستەکەی بەکار بێ ئەو وزەی کە ئێستا لە هەرێمی کوردستان بەکاردێ لەگەڵ ئەو پلانێکە ئێمە هەمانە بۆ تەواوکردنی ئەو بەرهەمە کە ئێستا ژێرخانێکی زۆر باشمان هەیە بە پێی ستانداردە جیهانیەکان ئەو ژێرخانەی کارەبا وەکو بەرهەمهێنان وەکو تۆڕەکەش سەرباری 10 ساڵی ڕابردووی قەیرانیش ئەتوانین بە پێی ئەو پلانێکە هەمانە و بۆ 2 ساڵی ئایندا ئەتوانین کارەبای بیشتر کاژبەری باشن باسییانەوە کرد ئەگەر کێشەیەک هەبێ کەم و کوڕێک هەبێ بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە هێڵێکی گەرم هەتانە پێما بێ ژمارەیەک هەیە بەرچاو 1990 شتێکی وای هێڵی گەرمتان هێڵی چاکردنەوەی کارەبا بۆ پرۆژەیە ژمارەکە ئەگەر بڵێ من چەند ژمارەیەکمان هەیە دوایەمە ئەلانیەکەین هێشتا ماوە کۆنسەنتەرێک هەیە ئێستا جەنابی کاک بەختیاروان بەڕێز بەڕێوەبەری گشتی کارەبای هەولێر سەرقاڵی ئەوەن هەمووی لە پەیجی کارەبا و لە ڕایەگەێنیت و ئەو هاوڕێیانەمان لە چاکسازیەکان بچوار کاژمە لە خزمەتی ئەوانان ئێمە 1000 کارەمەندمان لە سەرتاسەری هەرێمی کوردستان 24 سەعات لە خەتم ناخەون و ئێشکردن بۆ خزمەتی هاوبەشانی کارەبا باقی ستافەکەی ئەمەش بە پێی ئەو وەزیفەی کە پێی دراوە لە خزمەتە زۆر باشە کاگومێت ئێستا ئەمە لە هەولێر دانیشتین گفتوگۆ دەکەین لە یەشێک لەو گەڕەکانەی کە کارەبای 24 کاتژمێری هەیە سەلوانەیە هاونیشتوانێک بمان بینێ لە هەڵەبجە یان لە پێنجوێن یان لە زاخۆ یان لە هەر لە بیتوێن لە پشدەر لەو دەڤەرانەی کوردستان لەوانەیە بپرسیە ئەیکێ ئەم پرۆژەیە بەرمنیژەکەوێ بەڵێ ئێستا ئەمە دەستمان پێ کردووە لە سلێمانی هاوڕەکانمان لەوێ خەریکردن ئێستا سەرقاڵی هەندێک گەڕەک و بازار و ئەوانن کۆمەڵە فیدەرا شکاری تەکنیشی خۆیان جێبەجێەکەن وەکوتمە بێ ئەو تۆڕە هەموو گرفتە تەکنیکەکانی چارەسەر بکرێ دواتر کە ئامادە بوو داخلی پرۆژە ڕووناچێبێ لە دهۆک دەست پێکراوە ینی پلانەکە ئامادەیە و هەنگاوی عملی لە با بڵین ناو تۆڕەکە و لە دراسێوی کە شوێنەکان کوێ دیاری بکرێت ئەوەنجا تێزانین زۆن جوانە و گەڕەکە بە پێی پلانی یەکەم یا قۆناقی یەکەم ئەبێ هەتا مانگی 8 و تا کۆتایی ئەمساڵ سنتەری شاری هەولێر و بەشێک لە سنتەری شارەکانی تر لە هەرێمی کوردستان تەواو بن و بۆ ساڵی دواییش کە گاتە ساڵی 2026 بۆ کۆتایی ئەو ساڵە هیچ گرفتێک نێتە پێشەوە و پلانەوەکو خۆی بڕوە سەرتاسەری هەرێمی کوردستان. لە کۆتایی بەرنامەکەمدا پێم خۆشە ڕێنمایەک ئەگەر زۆر گرنگە بەلاتەوە بۆ هاونیشتمانیان نەم پرۆژەیە بەکاری بێنن یان ڕێک ڕێنمایەکە و خۆی جێبەجێ بکەن چێ بە کوردی بۆیان بدەن. تەنیا ڕێنمایی ئەمە ئەوەیە کە لێرە بەدووە خزمەتگوزاری کارەبا بۆ ئەو هاوبەشانی کە داخلی پرۆژە ڕووناچی بوون و بشوا کاشنە کارەبایان هەیە هیچ شتێک لەسەر ئەوان مەطلوب نییە تەنیا ئەوە نەبێ کە کارەباکە کە بیشوار کاشنەریە بە شێوازێک بەکاری بێنن کە پێداویستەکانیان دابین بکە و بە بەردەوام چاودێری
بەکارهێنانی کارەبا و خەرجەکانی خۆیان بکەن لەگەڵ توانای دارایی خۆیان ڕێکی خەن تاوەکو پرۆژێ ڕووناچی بۆ ئەوان و بۆ سەرتاسەری هەرێمی کوردستان بەردەوام بێت. بەڕێز ئومێد ئەحمەد بەڕێوەری کۆنتترۆلی کارەبای هەرێمی کوردستان سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ئێوەی بەڕێز کە وەکو نیشتیمانی لەم پرۆگرامە بەشدار بوون بە ئومێدین ئیدی کوردستان بەرە و کارەبای 24 کاتژمێری هەنگاو بنێ هەموو لایەکتان شاد بن هەمیشە لە خۆشیدا بن.